بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه مسلمانانی ئازیز سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەبێ. سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە خۆمان و سەرجەم مسلمانانی جیهانەکەین، هیواخوازین پەروەردگار هەموو لایەکمان تەوفیق بدا بۆ ئەوەی باشترین خواپەرستی و بەندایەتی لەو مانگە پیرۆزە ئەنجام دەین، لە کۆتاییشە باشترین پاداشت بەدەست بێنین و ڕەزامەندی خوای پەروەردگار بە خەڵات پێمان بدرێ ئینشاء الله تعالی. لە ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تری ژیار و ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. هەڵبەت لە بەرنامەی ئەوڕۆمان باس لە بەخشین لە مانگی ڕەمەزان ئاکەین. هەڵبەت بەڕێزان، بەخشین واتە ئەلئینفاق لە شەریعەتی ئیسلامی بە شێوازێکی گشتی لە هەموو کاتێک، لە هەموو مانگێک، لە هەموو ڕۆژێک کارێکی پیرۆزە، بەڵکو هاندراوە لە ئیسلامدا هەم دەقە قورئانیەکان و هەمیش دەقەکانی فەرموودەی بە پێزی پێغەمبەری بەڕێزمان صلی الله عليه وسلم ئاماژەیان کردووە و مسلمانان و شوێنکەوتانی ئاینی ئیسلامیان هانداوە بۆ بەخشین، بۆ دەستکراوەیی، بۆ سەخاوەت تەبیعەتی. بەڵام هەروەکو چۆن هەموو جۆرە عیبادەت و بەندایەتی و خواپەرسیێکی تر لە مانگی ڕەمەزان جیاوازترە، ئەجر و پاداشی زیاترە، بۆیە بەخشینیش لە مانگی ڕەمەزان جۆرێک لە ئیمتیاز و تایبەتمەندی خۆی وەرەگرێتن. سەرەتا پەروەردگار بە شێوازێکی گشتی بە باوەڕداران و کۆمەڵگەی مسلمانە ئەفەرمێ و ئەنفقوا فی سەبیل الله، لە ڕێی خوا ببەخشن. فەرمانی خوایە، وەڵامدانەوەی فەرمانی خوا بە چییە؟ بە جێبەجێکردنیەتی کە ئێمەمانان خوا پێداوان دەستی کۆمەک و یارمەتی درێژ بکەن بۆ خەڵکی لێقەوما و هەژار و داماو، بۆ ئەوانەی کەوا نەقس و ناتەواویەکی لە ژیانیان هەیە لە بواری ئابووری و کەم درامەتیەوە. بەڵام وەکو لە سەرەتا گوتمان بە شێوازێکی گشتی بڵێ ئیسلام خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم شارع هەرمەهانمان ئەدا بۆ کاری بەخشین، بۆ خەسڵەتی بەخشین و ئەنفقوا فی سەبیل الله، خوای پەروەردگار پێمانی فەرمووە. بەڵام چونکە لە مانگی ڕەمەزان کردەوەکان پاداش ئەدرێنەوە بە ئەضعافی مضاعفە، واتە بە چەندین قات. ئەگەر لە مانگەکانی تر کردەوەکانمان، پاداشی کردەوەکانمان سەدان دە قازانج وەربگرینەوە، دەبێ یەک بە دەبێ تا 700 قات، هەڵبەت لە مانگی ڕەمەزان بە هەزار و تەنانەت بە ملیۆنیش مرۆڤی مسلمان پاداشتی کردەوەکانی وەرەگرێتەوە. بۆیە ئەبینین مسلمانان و زانایانیش لە مانگی ڕەمەزان زیاتر سەدەقات ئەخەنە مانگی ڕەمەزان. بەر لەوەی کە باسی لە سەدەقات بکەین بەڕێزان، ئەماوێ تیشکێ بخەینە سەر سەدەقە. وشەی سەدەقە لە قورئانە و لە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ هەردوو جۆرەکەی سەدەقە هاتووە، تا هەم بۆ زەکات کە ڕوکنێکی ئاینە، ڕوکنی سێمی ئاینە کە واجبێکە، ڕوکنێکە، و هەم بۆ سەدەقەی یعنی تەتەووعیش، خۆبەخشیش، کە کاتێک دەڵێن سەدەقە هەردووکیان ئەگرێتەوە، کە پەروەردگار داوای بەخشینمان لێەکە، هەم واجبەکە ئەگرێتەوە و هەمیش ئەوەی کەوا خۆبەخشی وەکو تەقەڕوبا إلى الله بە ئامانجی نزیک بوونەوە لە پەروەردگار ئینسان کە ئەیبەخشێ ئەوەشیان ئەگرێتەوە. بەڵێ بەڕێزانم، ئێمە لە خاڵێکی تر بۆیە لە مانگی ڕەمەزانە ئەمانەوێ زیاتر ببەخشین، دەستمان کراوەتر بێ، سەخی تەبیعەتتر بین، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێشنگمان، پێشەوامان لە مانگی ڕەمەزانە سەخی تەبیعەتتر بووە، دەستی کراوەتر بووە، بەخشندەتر بووە. ئەها لە فەرمودەیەکە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا بۆمان ئەگەڕنەوە، فەرمێ کان رسول الله صلی الله عليه وسلم ئەجود الناس، پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ سەخیترین کەس بوو، بەخشندەترین کەس بوو، و ئەجود ما يكون في رمضان. بەڵام
لە هەمووی زیاتر کەوا پێغەمبەری خوا لە هەموو کاتێک کە زیاتر بەخشندەتر بوو هەڵبەت لە مانگی ڕەمەزانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیسبە و ڕێژەی بەخشینەکانی لە مانگی ڕەمەزان زۆر زیاترە کرد. چۆن قورئان خوێندنەکەی زیاتر کردووە، مدارسەی قورئانی لەگەڵ جیبریلا کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە هەمان شێوە لە بواری بەخشینیشە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ زیاتری بەخشیوە، بەخشندەتر بۆ لە مانگی ڕەمەزانە. کەواتە ئەگەر بمانەوێت لە مانگی ڕەمەزانە لە پێغەمبەری خوا بچین، شوێنکەوتویەک بین لە شوێنکەوتووە ڕاستەقینەکانی ڕێباز و ڕێڕەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوەیە چاو لە پێغەمبەری خوات بکە، چاو لە پێغەمبەرەکەت بکە، بەخشندە بە، زیاتر بەخشندە بە. بەڕێزانم بۆچی بەخشندە بین؟ ئەزانین بەخشندەیەکانمان، ماڵ بەخشینەکانمان چەندە سوود و کەڵکمان پێگەێنێ. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە پێمان ئەڵێ تەنانەت بەخشین بۆ ئەوە بۆ مرۆڤ بەسوودە، مرۆڤ لەوە لی بەهرەمەند دەبێ لە وەسوەسەی شەیطانەکان دوورەکەوێتەوە. ئەفەرمێ ما يخرج رجل شيئا من الصدقة، پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر مرۆڤێک هەر شتێک لە سەدەقە ماڵی دەربکە ببەخشێتن إلا حتى يفك عنها لحيي 70 شيطان، وسوسەی 70 شێطانی لە کۆڵە بێتەوە، لێ دەرەچێ لێ دوورەکە بێتەوە. کەواتە بەڵێ شێطانەکان هەوڵ ئەدەن مرۆڤ چروک و ڕەزیل بێ، دەستی بقوچێنێ، نەبەخشێتن، پێت ئەڵێ هەژارەکەوی، بۆ خۆت نایبەخشی، ئەوە ئارەقی نێوچەوانی خۆتە، واد لێەکە کەوا نەبەخشی، وەسوەسە و خوتخوتەیەکی شەیطانیت بۆ دروستە بێ. بەڵام کاتێک کە تۆ بە کردداری بە عەمەلی دەستدا بابەتی بەخشین، هاوکاری خەڵکت کرد، هەڵبەت شێطانەکان وەسوەسی شێطانەکان لێ دوورەکەوێتەوە. و پێغەمبەرمان صلی الله عليه خوای پەروەردگار جەل جەلالو پێمان ئەڵێ بەخشین علامەت و نیشانەی صدق النیە، واتە ئەو کەسێک کە ئەبەخشێت ڕاست ئەکا، هەر خۆی سەدەقە لەوە هاتووە، لە صدق هاتووە، ئەو ئینسانە ڕاست ئەکا لەگەڵ خوا. قورئانی پیرۆزە فەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا، لە کۆتاییەکە إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. کە ئەبەخشن بە کەسی بێباوک و کەسی دیل و بەدیرگیراو و هەژار و داماو، کاتێک کە ئەبەخشن ئەڵێن ئێمە بۆ هیچ ئامانجێک و مەبەستێک نایبەخشین، تەنها لوجه الله، لە ڕێی خوا، بۆ ڕەزامەندی خوا، لا نريد منكم جزاء ولا شكورا، سوپاس و دەستخۆشی ئێوەمان ناوێ، چاوەڕوانی ناکەین، بۆ خوای بەخشین، گرنگ لامان ئەوەیە کە خوا لێمان قبوڵ کە، خوا لێمان ڕازی بێ. کەواتە سەدەقە فێری ئەومانەکە کەوا ڕازگۆ بین لەگەڵ خوامان، لەگەڵ خۆمانە، و هەروەها لە بەخشینیشە بێگومان لە ماڵ بەخشینیشە ڕۆڵمان هەبێت. بەڕێزانم لە مانگی ڕەمەزان جۆرێکی تری بەخشین هەیە، ئەویشیان بریتە لە ئیفطار الصائمین ئەو تەفطیر الصائمین، واتە ژەمێک خواردن ئامادە بکەی بۆ ڕۆژوانان ئێوارەکەی لەسەر سفرەی تۆ، خەڵکێکی ڕۆژوان ڕۆژوەکانیان بشکێنن. ئەزانی چەندە ئەجر و پاداشی مەزنی هەیە، گەورەیە. جا بەو شێوازاکرێ لە مزگەوتە سفرەیەک ئامادە بکەی، خواردن ئامادە بکەی بۆ خەڵکی ڕۆژوانان، خواردنێک خواردنەوەیەک، تەنانەت خورما و ڕوتەبێک، یان بۆ ماڵێکی هەژار و داما و ئێواران هەفتەی جارێک بێ، لە چەند ڕۆژێک جارێک بێ، لە مانگی ڕەمەزان چەند جارێک، وەکو ئیفطار الصائمین سفرە خوانێک ساز و ئامادە بکەی بۆ خەڵکێکی کەوا بە ڕۆژوونیان هەژار و خەڵکێکی بە ڕۆژوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من فطر صائما كان له أجر مثل أجري غير أنه لا ينقص أو لا ينقص من أجر شيء. ئەفەرمێ کەسێک سفرە خوان بۆ یەک کەسێکی بە ڕۆژوان ئامادە بکە، واتە لە خواردنی ئەو بخوا و ڕۆژەکەی پێ بشکێنێ، ڕێک هەمان پاداشی ڕۆژوانەکەی پێ ئاگا بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشی ئەو کەم بێتەوە. و هەروەها بەڕێزانم لە ڕێی بەخشینەوە لە مانگی ڕەمەزان ئەتوانین دڵمان ماڵمان پاکەینەوە. خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ماڵمان
و ناخمان پاک ئەبێتەوە لە ڕێگەی زەکات و بەخشینە. دڵنیاش بن مەترسە ما نەقەسەت سەدەقەت من مال. پێغەمبەری خوا بەڵێنی پێداوە سەدەقە و زەکات و بەخشین لە ماڵ کەم ناکە. هەروەها بەڕێزانم ئەزانی کاتێک کە ئەبەخشی دڵخۆشی ئەخێنێ و خێزانێک کەسانێک هەژار و داماوانێک ئەگەر ئەوان دڵخۆش بن خوای پەروەردگاریش لە بەرامبەرە تۆ دڵخۆشەکە. ئەسعەد الناس من ئەسعەد الناس. بەختەوەرترینی کەس ئەو کەسێک کە خەڵکی بەختەوەرەکە. تۆ خەڵک بزە بخە سەر لێوەی خەڵک لە کاتی ژەم و خواردن و لە کاتی نەبوونیە هاوکاری و هەمانگی خەڵک بکات هەڵبەت خوای پەروەردگاریش بۆ تۆ ئەگەڕێن. ئین ئەحسەنتم ئەحسەنتم لئەنفوسیکم. چاکەکە بۆ خۆتە، خراپەش بکەی هەر بۆ خۆتە. خراپە بکە لەگەڵ خەڵکە خراپەت بەرامبەر ئەکرێتەوە، چاکە بکە لەگەڵ خەڵکە چاکە لەگەڵ ئاکرێت. بزە بکە لەگەڵ خەڵکە دەم بە خەندە بە هەڵبەت خەڵکیش دەم بە خەندە بێ لەگەڵتا. دوایێ بەخشین لە مانگی ڕەمەزانە ئەبێتە هۆکارێک بۆ فراوانبوونی ماڵ و ڕزق و ڕۆزیمان و کرانەوەی دەرگای بەرەکاتی خوا بەڕوومانە. وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. پەروەردگار پێمانەڵێ هیچ شتێک نابەخشن ئێوە مەگەر پەروەردگار بۆتان شتی تری ئەخاتەوە شوێن، ڕزقی بەرەکاتی تری ئەخاتەوە شوێن. خوا باشترین ڕۆزی دەرە. لە کۆتاییە ئەزانی ئەوەی ئەبەخشێ لە هەموو کاتێک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەچێتە ڕێزی ئەو حەفت چینەی کەوا لە ژێر سێبەری عەرشی خوا حەشرەکرێن کە یەوم لا ظل إلا ظله سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت چین هەن لە ژێر سێبەری عەرشی خوا حەشرەکرێن کە ڕۆژگاری هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری پەروەردگار جەل جەلالوه. ئەزانی یەکێکیان چییە؟ ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما صنعت يمينه. مرۆڤێکە کەوا بەخشیەتی ماڵی بەخشیە شتی بەخشیوە بە شێوازێکی شاراوە ئاشکرای نەکردووە بە شێوەیەک ئەوەندە بەنهێنی بۆ ئەوەی کەڕامەتی کەسەکە دڵی کەسەکە ڕابگرێ دەستی چەپی بەخشیوە ڕاستەی پێنێزانیوە. ئەو جۆرە کەسە لە ژێر سێبەری عەرشی خوایە. ئەوەی ئەبەخشێ بە تایبەتی کە ئامانجی خوایە و بە شێوازێکی دروست ئەیبەخشێ کەڕامەتی کەسەکان ڕائەگرێ هەڵبەت لە ژێر سەبەری عەرشی خوا حەشرەکەی ئینشاءالله. لە کۆتاییە پاڕێنەوە خوای پەروەردگار خواپەرستی و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ بکە ئینشاءالله تعالی. خوای پەروەردگار هەموو لایەکمان تەوفیق بدە بۆی جوانترین عیبادەت و بە دڵێکی کراوە دەستمان کراوە بێ لە بەخشینە هاوکاری یارمەتیەکردن. ئەوە ئەپاڕێنەوە لە خوای پەروەردگار. خوای پەروەردگار بەرەکاتی خۆی ڕزق و ڕۆزی خۆی بەسەر خوا پێداوە بەخشندەکان بڕێژێ ئینشاءالله تعالی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.